دەشت لە فیترەت و لە سنەتی پێغەمبەرانایە. چی؟ قص الشوارب، إعفاء اللحية، السواك، استنشاق الماء، قص الأظافر، غسل البراجم، نتف الإبط، حلق العانة، انتقاص الماء والمضمضة. لا إله إلا الله. پێغەمبەری خوا فەرمێ دەشت لە فیترەیان، دەشت سنەتە ئینسان بیکە. ئەزان هەمووی پەیوەندی بە خاوێنیەوە هەیە لە نینۆکردن و لە مەضمەضە و لە سیواک و لە بنباڵکردن و لابردنی تووکی زیادەی لاشە و لە هەموو ئەو نوقتانە سبحان الله حتا بگاتە ئەوەی کە شتنی زەکەری ئینسان پیاو، حتا بگاتە ئەوەی کە غەسل البەراجم پاکردنەوەی چرچی دەست. سبحان الله. یعنی مامۆستا کاتی خۆی زانی وانەمانە میکرۆبی لەسەرە پیسی تیا کۆر بێتەوە. بەڵێ هەتا وەکو ئەو حەددە ئیسلام داکۆرکی لە خاوێنی کردن.